اللي بهالصور هذا ثلاث ارباعهم رانيا كسين دفان وينياندا نهانا العراقية. احنا تزوجنا مد ب82 ساڵە هەشتێ و دواندا هەڤژینە خۆ کرد ئەم بە ئاوایەکی ئاسایی دچون و دەهاتن من نزانی بۆ ئەف کریستیانن ئەف مسلمانن ئەف سائیبەنە ئەف چنە ئانگو ئەم تەف ئاسایی لەگەل هەف دژین هەروەها ئەم دچون دێرێ مەجل و بەرگێن خوا دگوهرین و بێترس و بێت شتێکی وەها بڤی ئاواهی تەڤێک و شەری عێراق و ئێرانجی هەبوو نەتەوە پەرستێک دروست بوو نەتەوە پەرستێک لەناو خەڵکیدا واتە لە نێو گەلدا هەرکە لە ماڵی خۆت دەیتە دەرەوە هەست بە ترسێ دەکەی. کەوێن بنامەیان گولەیەن سەریدا ڕۆڤاندن تەقینە لە دێران و ترسێن کوداوی ژوان ڕەنینە دەدەما بۆریدا و هێشتەژی ji beşê kiristiyanên Iraqê ne. Em nêzîkî hindek çîrokên wanin yên bi azar ewên jî hindek kesa dibîsin ku dest avîtine xewna aştiyê digel xwe û li vêrê li Herêma Kurdistanê nişte cêbûne. ئێمە بۆ کەنیسە داهاتین بەڵام ڕێگاکە داخرا بوو ڕێکەیان داخستە بوو لەبەرەوە کەمێک دواکەوتین بۆ چوون بۆ کەنیسە خزمەکانمان لە ژوورەوە بوون کاتێک دەنگی تەقینەوەکەیان بیست چوونە ژووری پیرۆزکردنەوە دەرگاکەیان داخست و مۆبایلەکانشان کوژاندەوە چەکدارەکان پێیانەوە بوو کەس لە ژوورەوە نییە خزمەکانمان لە ژوورەوە تەنیا گوێیان لە دەنگی هاتو هاوار و تەقینەوە و تەقەبوونیان دەزانی لە دەرەوە چی ڕوودەدات دوای دو سعات و نیو دەرگایەکی دیکە هەبوو لە پشتەوە هاتن لە دەرگایاندا و دەرگاکەیان کردەوە بۆی هەڵبێن بەڵام سەربازێکی عێراقی لەوێ وەستا بوو پێی گوتن مەڕۆن ئەوانش گوتیان ئێمە لەسەر بەرپرسیارەتی خۆمان دەچین و تۆ حەقت نەبێ ئەوان ڕایان کرد و تەقەکردن لێیان دەستی پێکرد بەڵام ئەوان هەر هەڵاتن بس ما طلعوا خلصوا بشتي آزادی عراقی 2003 گلک تیرور دیجی مسیحی دکرین بۆ پاقاندنە کەنیسا کوشتنە خەلکی دمە دختوری دمە ناوداری دمە خۆ مطرانی دمە قەشێ دمە یعنی چی ئێکی بارز بدل عردێکی ئاتە کوشتن شفت مشرق مرتبك ودايري من مشرق ئاوایەکی نەئاسایی دادیت دخواز باخەوێ من ژێرە گوت مشرق چه هەیە ئەس تێ نەدگەهام ji ber rewşa ku têde bû tiştekî wek tirsê hebû dixwaze baxivê lê nizanê wê çawa baxive bavê wî jî jê re dibêje çi heye ez jê re dibêjim çi heye piştre min balê xwedayê min zerf dît min rahêj zerfê û vekir her du gole û gev têde bûn hingî min nas nekir lewma من ji bavê Merwan re got êdî ticarî ez nema li Muslê dimînim. أنا الموصل بعد ما أبقاها. دو کسی ڕۆڤەشارتی دەرگەه پاڵدان دەست پێکێ زارە فاڤێتن نەدان دەست من دەریژی بسەر خۆدا گرتن دەکو کەس دواندا نەچە و نەدە پەیوان پشترا ماڵباتە من هاتن حتا من کاری بۆ ژوان ڕابێژم هێزە تەرۆرکردنê ya dewleta Îslamî di nameyê de ji min re got em dizanin tu li gel Emerîkiyan kar dikî tevî ku ez bi wan re kar nakim ne jî qebûl dikim kar bikim me bez di wê demê de karê min ên taybet hebûn bêlenderî dikim tu bi Emerîkiyan re kar dikî hukm li te bû du gulet zerfê de hebûn تۆ لە ماڵی خۆتی و کەسێک دێ دەرت دەکات تەنانەت بەشتە تایبەتەکانیشت وەک جانتای دەست دەڵێ هی تۆ نییە بڕۆ تەنیا بۆ خۆت دەرەچی هەندێکیان هیچ شتێکیان لەگەڵ خۆیان هەڵ نەگرت بوو لەگەڵەوەش پێیان وتبوو بۆ کوێ چن دەرچوون ئەوە نابێ پارەیان دابوو بۆ ڕێگەیان بتن دەربچن ئەو کەسەوە بۆ گەڕامەوە لێرە لە عنکاوە لەگەڵمانە کەویستی لە مووسڵ دەرکەوێت پێیان وتبوو بۆ کوێ ئێمە پاسەوانی تۆمان کردووە حەقی پاسەوانیەکەمان بدە حق الحراسة مالنا إيك تقولنا حنا شو بين فقيري تشتي تخو همي تحويل دهوكي بين إنا بين كنا كماسي ما بين نافخاني ويل البغداد داشت أو كشاخو كشاويجيك بتشيك بي 10 صالي هالصالي قلبي شو دا تشتي تخو إنا إن درجة قطع بتشيك كي ما عينا أوجي بتشيك بين عمري ندرك سياسة شهادة صال درجة قطع
حنا فقير درجة فاكر قلت أنت عمو حنا قلت إيه أني ضمان جينا داري ترقل سريب دار كشت آيا أبي أفتشتي كري أم جبلي بجنا أبا زاروكي غير إيك بشتي كلي هاي آيا بوش أفتشتي كري سبب يوتشيا تشكو عمو حنا مسيحية هجمارە کریستیانان لە عێراقی بەری 2003 دیگە هەنێزیکی 1,500,000 کەسی لێ شەڕ و توندوتیژیە تائیفی بوو سەدەمە هەندێ و 65% کۆچبەر ببن بۆ دەرەوەی عێراقی. ئەڤژی دیار دەکات و ڕێژەیاوان بە ئەوایەکی مەترسیدار داکەتیە. هەروها پرسە پاشە ڕۆژە ئەوێن کوما بن دێ چاوە بێت. دێرن تایبەت بە کۆچبەران لە سوێد هەنا؟ نانا هەموو تێکەڵن پرانیا دێرن سوودی پێشوازیە کۆچبەران دکەن البێرێ. الشيء بجمد مسيحي هكر وك أم تخمين كان مسيحي العراقي مليونك بت نوكا 700,000 يل كردستاني 600,000 يل بلاوبين هم العراقي دي أبجي إجبار أمن تنهي الكردستاني بەری وێ کۆچبەریەکەدن هەبوو ji ber ku li navçeya doreyê li herêma doreyê teqîn kiribûn. Teqîn dijî dêra dêrê kiribûn. Xuşka wê li dêrê bû berî teqîn bibe. Berî teqînê bi 5 yan 10 xulekan derket. لا اختطفوا نەخێر ڕفاندیانن خوشکەکەی ڕفێنرا براکەشی ڕفێنرا هەردووکیان پزیشکن هەڕەشیان لە خۆشی گەورەی کردبوو ئەویش پزیشکی ژنانە ئەیدەی دەرچوون ئەو کەسانی هەمویان هەڕەشیان لەسەر بوو هەڵبەت ناتوانانی بە ئاسوودەی لە وڵاتێکی ئاوادا بمێنیتەوە هەست بە نائاسوودەیی دەکەی هەرچەند دەرو دراوسەکانیش زۆر باش بن بەڵام لەلایەنی دەرونیەوە هەر نائاسوودەی لە سەدانەوەتی خەڵکەکەمان لە دەرەوەی عێراقن 90% منهم خارج العراق. Mirovên pileyekemê nêzik dê bav bira û xuşk. Bavê wê koça dawî kir, dayika wê û du xuşkên wê li Amerîka لە ne, ئەمریکا دوو خۆش xuşkeke wê ya din li Norwêj e, birayê wê li Almanyayê, ew û xuşka wê ya Birayê min biçû jî û li birayê wê Almanyayê. ya mezin niha li Enkawan e. أخوان كبير بس حاليا بعينكاوة. أحكيك على فد با باسی خێزانێکتان بۆ بکەم کچەکان خۆی لە فەیسبوک نووسی بووی ببینن خێزانەکەمان چۆن بڵاوی کردووە ئەو لە بەریتانیایە خوشکەکەی لە سوید شووی کردووە 3 برای هەن یەکیشان لە ئەمریکایە یەکێ لە ئەڵمانیایە یەکێک لە ئەمریکایە یەکێ لە ئەڵمانیایە یەکێکشان لە هۆڵەندایە باوکیان لە مۆسڵا دایکیشان لە سویدە چۆ لای کچەکەی خۆی ئیدی و خەزانە 6 کەسیە لە 6 دەوڵەتی جیهانەژین باشەوە ژیانە یەن هەین وەغەر بوونە لە ژیانێکە خۆشتر دیگەرن و کەسن ژی هەنە وەغەر بووینە ji ber gefan lê bêhtir ji ber gefan مئات بە سەدانیان مامەڵەکانیان تەواو کردووە هەندێکیان دەچنە عەمان هەندێکیان دەچنە تورکیا هەندێکیش دەچنە وڵاتانی دیکە لە ڕێی و ئێنەوە دەچنە وڵاتان دەچنە لای مناڵانی خۆیان واتە ئێستا خێزانەکانمان بڵاویان کردووە دەگمەنە ببینی ئەندامانی خێزانێک هەمویان پێکەوە بن Hinek ji wan derketin derveyê Iraqê lê yên ha hene ku koçberî derveyê Iraqê nebûn di hundirê Iraqê de koçber bûn. عددی خێزانە مەسیحەکان کە هەیە لە کوردستان یان نفوسی مەسیحەکان کە هەن لە کوردستان تەقدیرەکرێت نزیکەی 12,000 بۆ 120,000 بۆ 130,000 مەسیحی هەبێت لە کوردستان و ئەو ئاوارانەی کە هاتوون خێزانانەی کە هاتوون تەقدیرەکرێت بە زیاتر لە 7,000 خێزانی مەسیحی هاتوتە کوردستان و نیشتەجێ بوون لە منطقەی سلێمانی و هەولێر و دهۆک حەسەی
بەشی گەورە کە دانیشتون ئێستا لە گوندەکانیش لە منتەقەی دهۆک و دزاخۆیە لە گوندەکانیان و هەروەها منتەقەی دووهەم جێگا دێت منتەقەی هەولێر کە عینکاوێت تەجەموعی گەورەترین تەجەموعی مەسیحیە لە هەولێر لە عینکاوەیە نزیکەی زیاتر لە 30,000 خێزان هاتوۆتە عینکاوە نیشتەجێ بووە ئاوارە و هەروەها لە سلێمانیش نزیکەی 150 عائیلە موجودن لەوێ و هەر لەگەڵی ئەوشا لەگەڵ لە منتەقەی لە کۆیە و شەقڵاوە و لە دیانەوانە هەم هەیە لەوێش مەسیحیە بەس بەو شێوەیە نییە بەو زۆرە. بەشاری سلێمانی ئەوانە کە لە ئەسڵ لە پێش 2003 لە سلێمانی بوون کە مەسیحیەکان کەمتر لە ئەو ئاوارەکان کە لە باشوور عێراق هاتن بۆ سلێمانی هەمووی ژمارەی ئاوارەکان 150 ئەو کە لە پێش 2003 لە سلێمانی 100 خێزانمان هەیە هەموویان کۆکەی 255 خێزان مەسیحیمان هەیە لە سلێمانی. هەکەم چینە دیرۆکێدا ئەف مەسیحیت ji dervê Kurdistanê hemî xelkê Kurdistanê ne hemî yani 99 sedî xelkê Kurdistanê ne bes piştî şoreşa Kurdî wextî dest pê kirî salê 60 û salê 70 barepêtir xelkê me ji Kurdistanê yê derevîn çûbîne Bexda û Mîs û Basra. مؤسساتی ئاسایش و دەستگا ئەمنیەکان لەگەڵیان لە بدایەتەوە کە لە 2000 و لە سەرەتای 2006 کە هاتن دەرگای کوردستان واڵا بۆیان کرابۆیان بۆ ئیستیقبالکردنیان و بۆ نە دەرنەچن یعنی هەدەفەکەی ئەوە بوو نەچنە دەرەوەی عێراق بمێنەوە لە کوردستان هاتنە ئێرە مەجموعەیەکی زۆر هاتن ئیشتەجێ بوون لە کوردستان ئەوان بەنیازی خۆیان ئەوە بوو کەوا کوردستان بێتە مەحەتەیەک لێەوە دەرچن بۆ دەرەوەی عێراق. ئەوێت تێنە کوردستانی ئەوێت نازح خەلکێمە بارەپەتر کلدانینە چونکو خەلکێت پێشابیرێ دێرەبوونێ زاخۆنە خەلکێت دەبەرە ساپنە ئەرادنایە ئامێدیە هەندێکی دیشیش وڵاتێن ئاشوریشی یەت هەین وەک بەروارێت ماویلوێرێ یەت سریانی بارەپەتر خەلکێ بەعشیقەنە بەرتڵەنە ئەو دەبەرە حەمدانی ئەو بینێ پچێک سرێن چونکو سریانی دەفمەل کورس دهۆکی کێمن زۆر کێمن. هیچ کێشیان بۆ دروست نەکردین لە بنکەی ئاسایش کە لێدوانیان لێوەرگرتین هیچ زیانیان پێنەگەیاندین زۆر هاوکاریان کردین منیان لە دەرەوە دانیشان نان بردمە ژوورەوە زوو ئەفسەرەکە داهاتە دەرەوە پرسیاری لێ دەکردم دەگەڕایەوە ژوورەکەی هەموو جارێکی دەیگوت ببوورە مامە سوپاست دەکەم هەڵسکەوتیان لەگەڵ ئێمە زۆر باش بوو ئەخلاقهم چالت ویانە لە سایتەرات معاملەی تایبەت هەیە بەڕاستی زۆر پێ خۆشحاڵین بۆ معاملەیە کە لەگەڵیان ئەکرێت و هەروەها لە ناو ئاسایشیش ئیجراعاتی تاویان بۆ ئەکرێت و بەبێ هیچ مەشاکلێک دوای وەرگرتنی وەرەقە لە کەنیسە و تەئیدکردنیان لە کەنیسە و وەرەقەکە وەرگنەچنە ئاسایش و ئیجراعاتی خۆیان تاوەکەن و بەبێ بەشاکل. ئێستا خەڵک پرسیار ئەکەن ئەگەر خێزانێک تازەیەت بۆ سلێمانی ئەگەر خزمیانە لە بەغایەن بۆ سلێمانی هاوکاری هەیە ئاسانکاری هەیە. ئێستا نزوو حکەمتر بووە هەیە بەپێی وتەکانی پاتریارکیە لە بەغا ئەڵێت نزوو هەیە ڕۆژانە لە بەغا و لە وەسەط و لە جنوب دەرەچن خەڵق دەرەچێت بەشێکیان دێنە ئێرە و بەشێکیان دەرەچن بەرە و دەرەوەی وڵات. ئێمە وەک کەنیسە لەو کەسانە پێک هاتوین کە کۆچیان کردووە و ئاشتی و ئارامیان خواستووە ئەو بەرپرسانی ئێمەیان بینی باش پێشوازیان لێکردین و گوتیان پەنای ئەو کەسانە بدەن کە مەترسی لەسەر ژیانیان هەیە ئەوان لە نێو چاو و دڵی خۆمان قوبوڵەکەین. سواز بۆخوا ئێستا ئێمە نزیکەی 500 خێزانین هەمویان لە هەموو ناوچەکانی عێراقەوە کۆچیان کردووە. سەرڕایەوەش هەندێک کەس لە دەرەوە بە ڕۆژی ئێمەیان زانی لە سووریا و چەند وڵاتێکی دیکەوە هەندێکیان لە ئەوروپاوە گەڕاونەتەوە و لە هەرێمی کوردستان نیشتەجێ بوون.
چونکە بینیان ئێمە لێرەکەی خۆشین بڕیاریاندا لە هەرێمی کوردستان بژین نەک لە ناوچێکی دیکە. خۆشبەختانە مجموعەیەکی زۆریان مانەوە لێرە و ماڵ و مڵکیان هەبوو فرۆشتیان لە وەسەط و جنوب لێرە کڕیان و دەستیان کرد بە ئیشی خۆیان و هەروەها کێشە و مەشاکلیان نەبوو یانی یەکسەر لەت بۆ تەعینات بێ یا بۆ نەقڵکردن بۆ ناو مەکتەبەکان و بۆ زانکۆکان ئیجراعاتیان بۆ کرا. دوای ئەحداسی کەنیسەی سەیدەتە نەجات کە ڕوویە هەندێک خێزانی تریش هاتن بەرەو کوردستان دووبارە عینەشت نزوحێکی دیار هەبوو کە هاتنە کوردستان. ئەویش مجموعەیەکی زۆریان لە هەولێر نیشتەجێ بوون. کێشەیەکیان هەبوو کێشەی نەقڵی خەدەمات بوو ئەویش ئێستا حەل کراوە بە تەنسیب. یەکەم کۆچە کریستیانان بۆ هەرێمە کوردستانی دە ساڵە 1915 بوو پشتی فەرمانە عوسمانلی لەسەر ئەرمەنان. ئێدی نێزیکی 500 مالباتین کریستیانێن ئەرمەن لە زاخۆ لە گوندێن دەردوورە پارێزگەها دهۆکێ نەشتەجێ بوون. هابوون ئەرمەن کوردستانی دەست و پێک کردە پشتی فەرمانێت ئەرمنی ئەوەی هاتی سەردەستی حکوومەتی عوسمانی ساڵە 1914 24 نیسانێ مەذابح هات بی سەر ئەرمەنیۆ الترکۆدا ئەرمنی خەنیزیک کردن ڕاوین هاتن سەر نزیکی حدود كردستاني 14 حتى تقريبا صالة 18 خرت أرمن رافينش تركا حمي مملكة الخو هلشتن تركا ده بس رافين بي لاش خاتش هون بيجين هەروەها پشتی شۆڕەشێن کوردی چوونەوان بۆ بەغدا و پارێزگەهێندن نەهاژی نێزیکی 105 مالباتێن ئەرمەن ji بەغدا و بەسرا پشتی ئازادکردنا عێراقی بۆ پارێزگەها دهۆک زڤرین بە سەدەما ترساوان ژمرنێ. ساڵە 20 ئەرمەنێت کوردستانێت زاخودا نزوح کردن پێتر چوون حەچی هاتە دهۆکێ حەچی چوو لە ئەربیلێ حەچی چوو سلێمانیا ئەم بێژین حەچی چوو دیرتر بەغدا مجموعيك مظن تشون البصرة ما الجندك هي خرت أرمنينا نازحتش بغداد كركوكش ميسيلش بصرة الجندي هاورسك البيجنا أو جنجي هريم كردستاني أغواكريا بو نازحت أرمني إنه كان نطو بينج عائلة ده هنا حميد أرمني كردستاني ده تقريبا ده زر عائلة دهبت کۆچکردن توند و تیژیە بەردەوام دژی کریستیانان پێویستی vê پرسێ دەکە کو گەلو باشە ڕۆژە عێراقی دێش کریستیانان ڤالا ببێ وەکو چاوە کو ساڵە 1940 و پشترە ji cihûyan vala bûn gelo hikûmeta herêma Kurdistanê wê kar bike bۆ dabînkirina pêdawîstên jiyanê bۆ koçberên kiristiyan بۆ مایینە پێک vê jiyanê لە Kurdistanê کاتێک هاتنە هەرێمی کوردستان پسوولەی خۆڕاکیان لەدەستچوو هەموویان خانوویان هەبوو ئیشیان هەبوو هەموو شتێکیان هەبوو هەموویان بەجێشتووە و هاتن بۆ ئەو شوێنە لەبەر لێرە وەزعی ئەمنیەتی ئەم ناوچە باشە. دەما ئەم هاتن براستی مەهەست کرد و ئێدی ئەمێ ئاهەنگێ بجەژنا زاینیە بکەن. ئەمێ ئاهەنگێ بسەرێ ساڵێ بکن و بکێف و شاهی ئانگ و بشاهی بە ئاوایەکی دن چەوا کەسێن دەرڤە شاهی دکن دەمامە ئەو ددیتن ئاهەنگێ دکن دلێمە بمە دشەوتی ئاوایی لیستیکێ ئاگرین ئاوایی خەملاندن دار لە کۆڵانان دێژی ئاهەنگێ دکن مە ددیت مە دگوت چما لە جەممە لە مووسلێ نەوەهایە لێ لە کوردستانی ئەفتشت بوو ئانگۆ دەما ئەم دیگەرن لە ئەنکاوە لە کوردستانێ ئەم هەست دکن تشتێ مە دخواست وەک دەرڤە بە لەvê derê dibe.
ئەوان تەنانەت لە جەژنی خۆشیاندا واتە جەژنی مسلمانان دێن و لەگەڵ من جەژن دەکەن دەزان کە ناتوانم بچمە دەرەوە بۆیە دێنە لای من و لێرە جەژن دەکەن لە جەژنی ئێمە و ئەوانیش دێن و سەردانمان دەکەن. بەرێزی ئیمام جەلال تەڵەبانی بریاردا کە ئەو مەسیحی ئاوارەکان کە لە باشووریێن هەر مانگەیەک 250,000 دینار وەرێئەگرن وەکو بەدەلی کرێ حتى ئێستا ئەوە ماوە. حکوومەتی هەرم خۆشبەختانە موافقەتی کرد لەسەر دروستکردنی سێ کەنیسەی گەورە لە عینکاوە لەبەرەوەی کە تەجەموعی گەورەترین تەجەموع لە منطقەی عینکاوەیە. یەکیان بۆ تایفەی ئەرمەنە کە موجودن لە کوردستان و کەنیسەی خۆیان تایبەت نییە بە خۆیان، کەنیسەیەکیان بە دروستەکرێت بە بودجەی 2.5 ملیار و هەروەها کەنیسەی ئوم النور بۆ سریان ئۆرتۆدۆکس وا لە تەقدیم یان دەستیان پێکرد بە ئیشکردن لە ناوی ئەویش بە کولفەی 2 ملیار و هەروەها کەنیسەیەکی گەورە دروستەکە لە منطقەی 108 لە عینکاوە لەویش لەبەر کە کەنیسەی تیان نییە وا دەست پێکەن ئینشاءڵڵا ئەویش بە کولفەی 5 ملیار و 533,000 دینار. ئەگەر مانەوەمان لە عینکاوە گەرنتی بکرێ ئێمە ڕازین، بەڵام نازانین دواتر چی ڕوودەدا. ژیان دەوران دەورانە، ژیان دەوران دەورانی هەیە کچی من، مرۆڤ نازانێت لە داهاتووە چ ڕۆیات. ئەگەر ئەوان گەرنتیمان بدەنێ کە ژیانمان بەم جۆرە بەردەوامە بێ هەر لەم ڕۆژەدا بین ئێمە ڕازین. نانە بڕێرم داوە لێرە بمێنمەوە، چونکە ئەگەر بمەوێ بچمە لای کچەکەم یان کچەکەم لە سیدەوە بێتە ئێرە ئاسانترە و فڕۆکەخانە نزیکترە. لە بەغداوە گەلێک دوورە. خانوویەکم لە سلێمانی کڕی و کۆتایی مانگی 4 دەچمە ناوی. واز دەکەم کە خوا تووڕێ لە میلەتەکەمان نەخۆشی و نەشادی لایم گەلە نییە، خۆشی لە دڵیاندا نەماوە، خۆشی لە دڵی من نییە. بەڵێ هەندێک جار لە بوونێکدا ئاهەنگ دەگێڕین گۆرانی ئەڵێین خۆشی ڕاستەقینە لە دڵی خەڵک نەماوە، چونکە ئەو ناخۆشیانە ئێمە پێیاندا تێپەڕ بوون هێندە گرانە کە مرۆڤ نەتوانێت بەرگیان بگرێ.